لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان 11 پوختە. لێرەدا لایەنی باڵا و موسیبەتەکان وەکو پاشکۆیەک بۆ بابەتەکەمان زیاد دەکەین. هەرچەندە لە بەڵاو موسیبەت و نەخۆشی و کەم و کورتیەکاندا هەندێک زیانی جزئی هەن، بەڵام لە ڕووی دەرەنجامەوە دەتوانرێت بوترێت کە تا بڵێ سوودبەخشن، چونکە ئەوە تا بە ئامانجی پەروەردەکردن گوێی منداڵەکانمان ڕادەچێشین و لە پێناوی ڕزگارکردنی جەستەماندا ئەو پەنجەیەمان دەبڕینەوە کە تووشی گانگرین بووە و ئەگەر پێویستیشی کرد لە ژەهری مار دەرمان دروست دەکەین. کەسیش ڕەخنە لەم کارانە ناگرێت، چونکە تێیدا لە بەرخاتری قازانجێکی زۆری داهاتوو مۆڵەت بە زیانێکی کەمی ئێستا دەدرێت. با بەردەوام بین. هەڵۆ پەرە بەتوانە و لێهاتنەکانی چۆلەکە دەدات، کەچی بەڕواڵە دوا دیارە کە دەیترسێنێت و ژیانی لێتێک دەدات. لەوانەیە جاروبار هەندێک خەڵک لە باران و کارەبا و ئاگرەوە زیانیان پێ بگات، بەڵام لەبەر ئەوەی چەندین سوودی گشتیشیان هەیە، کەس ناچێت لەعنەت لە باران و کارەبا و ئاگر بکات. لەوانەیە بەڕووکە ژوادەر بکەوێت کە ڕۆژوو زەحمەتە بۆ جەستە، بەڵام لە ڕاستیدا ئەو خۆڕاگری و زیندویی بەلاشە دەبەخشێت. دەکرێت لە هەمان ڕوانگەشەوە تەماشای پەروەردە و ڕاهێنانی سەربازەکانیش بکرێت. ئەی ڕۆحمان، ئەدی ڕۆحمان بە نەخۆشی و بەڵاو موسیبەتەکان ڕوون و پاک نەبێتەوە و لە دەرەنجامدا نەبێت بە شایانی بەهەشت. دەرەنجامێکی لەم جۆرە هەرگیز بە ئەنجامێکی کەم و بێبایەخ ئەژمار ناکرێت. وەرگرتنی کەم و بەخشینی زۆر هەر شایانی خوایە. ئەو جاری وایە چاویان قاچمان لێ دەسێنێتەوە، بەڵام لە بەرامبەریدا شەهیدی دەبەخشێت. ماڵەکەمان لێ وەردەگرێت، لە بەرامبەریدا خەڵاتمان دەکات. ناچارمان دەکات بە ئارامگرتن لەسەر بەڵاو موسیبەتەکان و لە بەرامبەریاندا پاداشتێکی بێسنوورمان دەداتەوە. ئارامگرتن لەسەر بەڵاو موسیبەتەکان بە عیبادەتی سەلبیدا دەنرێت. بەڵێ، مرۆڤ لە ڕێگەی ئەمانەوە پاداشتی دەست دەکەوێت. اینجا ترسی ڕیاشیان تێدا نییە، چونکە کەس بۆ خۆ دەرخستن نەخۆش ناکەوێت. بەڵاو موسیبەتەکان پلەی ئادەمیزاد بەرز دەکەنەوە. کاتێک مرۆڤ بە چیاکاندا بەرەو بەرزاییەکان بەرز دەبێتەوە، لەبەر کەمبوونەوەی ئۆکسجین هەست بە فشار لەسەر سنگی دەکات. هەروەها بەفر و بۆران و زریانەکان زیاتر لووتکەی شاخەکان دەگرنەوە. هەر لەبەر ئەم هۆکارەیە کە مرۆڤە باڵا بەرزەکانی وەک پێغەمبەران و ئەولیاکان لە هەموو کەسێکی تر زیاتر دووچاری ناڕەحەتی و بەڵا بوونەتەوە و ئەو کەسانە تێیدا گەیشتون بە لووتکە کە ڕۆحیان کراوە بووە بەڕووی مەزنی و بەرزاییەکاندا. بەڵاو موسیبەتەکان نرخی نیعمەتەکان فێری خەڵکی دەکەن و دەرگای شوکرانە بژێری دەخەنە سەرپشت. برسێتی نرخی پارچەنانێک دەردەخات و کاتی پێشبەربانگ پەرداخە ئاوێک چەند شیرینە. هەروەک نەخۆش باشتر لە بایەخی لەشساغی تێدەگات. ئەو کەسەش کە یەکێک لە ئەندامەکانی لەدەستداوە لە بواری تێگەیشتن لە نرخی ئەندامەکانی دیکەدا زۆر پێشکەسانی تر دەکەوێت. مرۆڤ هەمیشە پێویستی بە ئاگادارکردنەوە و بێدارکردنەوە هەیە لە هەمبەر دوژمنەکانی وەکو نەفس و شەیتاندا. بەڵام موسیبەتەکان ئەم کارە بۆ ئادەمیزاد ڕادەپەڕێن و بەرامبەر بە گوناهەکان ئاگاداری دەکەنەوە و دەیپارێزن. شوانی میهرەبان بەردی بچووکی ئاگادارکردنەوە دەگرێتە ئەو مەڕانەی کە خەریکە دەچنە چێلگەی کەسێکەوە. بەڵام موسیبەتەکانیش هەمان ئاگادارکردنەوە و میهرەبانیان لە دووتوێی خۆیاندا هەڵگرتووە. مرۆڤی لەشساغ و گیرفانپڕ ئاسانتر دەکەوێتە داوی گوناهەوە، کەچی نەخۆشی و بێبەشبوونەکان لەوەها نزمبوونەوەیەک دەیپارێزن. جگە لەمە لەو ڕووەوە کە نەخۆشی و گیر و گرفتەکان وا لە خاوەنەکەی دەکەن کە هەست بە لاوازی خۆی بکات و دەرمانی دەردی غرور و لە خۆبایی بوونی دەکەن لە حکمی دەرمان و چارەسەردان. تەنانەت لەوانەیە تاوانگەلێکی وا هەبن کە تەنها موسیبەت کەفارەتەکەیان بێت. بەڵێ، چەندین بەڵاو موسیبەتی وا هەن کە هەروەک چۆن ڕەشەبا گەڵاکانی درەخت دەوەرێنێت، ئەوانیش گوناهەکانی مرۆڤ دەوەرێن و پاچی دەکەنەوە. تەنها ئەو کەسانش کە پاک بوونەتەوە دەچنە ئەو بەهەشتەوە کە لە خۆیدا پاکە. ڕۆڵی بەڵاو موسیبەتەکان لە پێگەیاندنی ڕابەر و نوێنەرانی هەر فیکر و هەزرێکدا زۆر گەورەیە و بە ئەندازەی گەورەیەکەیشی گرینگە. خوای گەورە بۆ جیاکردنەوەی ئەو ڕۆحە دڵسۆز و خەمخۆرانەی کە حەقیقەتێکی مەزن لە سەرشانیان هەڵدەگرن، لەوانەی کە کاڵ و کرچ و بەرژەوەندی پەرستن،
خەڵکان دووچاری چەندین تاقیکردنەوەی جۆرا و جۆر دەکاتەوە و ئەو ڕۆحانەی خۆیان بۆ ڕەزامەندی خوایی تەرخان کردووە بە مەبەستی جیاکردنەوەیان لەوانەی تر دەدات لە بێژینگ و دەیان هەژێنێت بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە ئەو کەسایەتیە لاوازانە جیا ببنەوە کە لە نیوەی ڕێجێ دەمێنن هەتا لە کات و دۆخە هەستیارەکاندا کە پێویستیان بە کەسایەتی بەهێزە میلەت دووچاری پەرێشانی و پەردبوون نەبێت. جاری وایە بەڵاو موسیبەتەکان شێوەیەکی گشتی وەردەگرن. ئەم جۆرە بەڵایانە بێتاوانەکانیش پێوە دەکەن چونکە نهێنی تاقیکردنەوە داخوازی ئەمەیە. بەڵام ئەوەندە هەیە بێتاوانەکان لە قیامەتدا بە نیەتی خۆیان حەشر دەکرێن، ئەوانی تریش بە نیەتی خۆیان. بەڵام سەرڕای هەموو شتێک مرۆڤ نابێت داوای بەڵاو موسیبەت بکات و لێکە هات پێویستە سەبری لەسەر بگرێت. وتنی لوتفت خۆش و قەهرت هەرخۆشیش پلەیەکی جیاواز و تایبەتە. تاوانکردن وەکو داوەتکردنی بەڵاو موسیبەتەکان وایە. هۆکاری لە ناوچوونی زۆرێک لە میلەتانی پێشین گوناهەکانیان بوو. ئەو پاڵەوانانش کە خاوەنی ناسچێکی ڕاستەقینەی ڕۆحن و بە ئەندازەی گریانیان بۆ گوناهەکانی خۆیان فرمێسک بۆ تاوانی کەسانی تریش دەڕێژن. بەڵێ ئەم جۆرە کەسانە لە بەرامبەر ئەم بەڵا گشتیانەدا ڕۆڵی پارێزەر و بەرگریکار دەبینن.